بەڕێز مەیسەم مرادی شارەزای پەیوەندی نێودوڵەتیەکان سەبارەت بە پرسی نەتەوەی کورد و ڕۆڵی سەرۆک بارزانی بەڕێزیان لەگەڵمانە بن. بەڕێز مەیسەم سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن. ئەگەر سەرنجتان دابێ لە دوای کۆبوونەوەکەی سەرۆک بارزانی لەگەڵ مەزلوم عەبدی لە هەولێر، ینی کاردانەوەیکی بەرفراوانی بە دوای خۆی داهێنا لە هەر چوار پارچەی کوردستان لەسەر ئاستی سیاسی و خەڵکی ئاسایش کۆمنتی ینی زۆر ئەرێنیان هەبوو. ئەمە بۆ چیە گەڕێتەوە و خەڵک بەمە دڵخۆش بوو؟ سلااو ڕێز بۆ بەڕێستان بۆ بینەران و بیسەرانی کوردستان 24 ڕاستە کاریگەریەکی زۆر باشی هەبوو لە ناو خەڵکدا. من خۆم چاودێریم دەکرد. دەتوانم بڵێم کە پێویستیەکی مێژووی کووردە لەم قۆناغەدا و هەر ئەوەش چاوەڕوانی دەکرێت لە سەرکردایەتی کورد لەم قۆناغە گرنگە مێژوویەدا کە بتوانن زیاتر لێک نزیک ببنەوە و گفتوگۆیان هەبێ پێکەوە. و یەک بابەت کە بە بۆچوونی من زۆر گرنگە لێرەدا و بەشێک لە توانم بڵێم کە نخبەی کورد زۆر پێی دڵخۆشە ئەوەیە کە ئێمە کاتێک باس لە دانوستان دەکەین گفتوگۆ دەکەین لە نێوان دوو دانە سەرکردەی کووردا کە هەردوو سەرکردەکە لەم قۆناغەی ئێستادا هێزیان هەیە، خاکیان بەدەستەوەیە و گفتوگۆکەیان لەسەر ئەوەیە کە حکوومەتێکی نوێی کوردی دروست بکرێت. ئەوەیە گرنگیەکەی کە بەشێکی زۆری ڕووناکبیری کورد پێی دڵخۆشە. لە ڕاستیدا قۆناغێکی زۆر گرنگە و من پێم وایە کە کاردانەوەکان زۆر باش بووە و پەیامەکانیش لە هەردوو لایەنەوە کە هاتووەتە دەرەوە پەیامێکی زۆر باش بووە، ئەرێنی بووەوە. دیارەکە چاوەڕوانی ئەوەش دەکرێت کە لە داهاتوودا گۆڕانکاری زۆرتر بکرێت و هەرم گۆڕانکاریانە وا دەکات کە دەخوازێت کە کورد زیاتر نزیک ببێتەوە لەگەڵ یەکتردا، نەک لە تەنیا لە نێوان باشوور و ڕۆژاوای کوردستاندا بگرە بەشەکانی دیکەی کوردستانیش. زۆر باشە. ینی ئەم یەکخەتیەی کورد تا چەند کاریگەری لەسەر کورد دەبێ بە گشتی؟ دەزانی دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبری 2023 ڕۆژهەڵاتی نێوەڕاست ڕۆشتە قۆناغێکی نوێوە و کوردستانیش لەگەڵ ئەم گۆڕانکاریانەدا پشکی بەرکەوت ڕۆشتە ناو گۆڕانکاریەوە. بەویستی خۆمان نەبوو چ بمانەوێت چ نەمانەوێت. من باوەڕم وایە کە کوردستان ڕۆشتۆتە قۆناغێکی نوێوە و ئەبێت ئێمەش خۆمان لەگەڵیدا بگونجێنین، خوێندنەوەکانمان ورد بێ لەسەری بۆ ئەوەی کە ئەگەر مەترسیەکیش دروست دەبێت لەسەرمان وەکو ئەوەی کە ئێستا هەیە لە ڕۆژاوای کوردستان، ئەو مەترسیە بکەین بە دەرفەت و بکەین بە هەلێک بۆ خۆمان و بتوانین دەستکەوتێکی باشمان لێ بەدەست بێت. دانیشتنی دوێنەی پیرمام من پێم وایە کە کوردستانی بردە قۆناغێکی نوێوە و ئێمە دەبێت لە ڕێکەوتی 16 2025دا بەو شێوازە باس لە دۆخی کوردستان بکەین کە بڵێن کە دۆخی نوێی کوردستان، لەبەرەوەی کە وەک چۆن پێشووتر وتم لەو ڕۆژەدا باس لە پێکێنانی حکوومەتێک بۆ کورد کرا، حکوومەتێکی دیکە بۆ کوردی کرا کە ئەمە کاریگەری زۆرە لەسەر تاکی کورد لە هەر چوار بەشی کوردستان و کاردانەوەکانیش ئەومان پێ دەڵێت کە بە وردی چاودێری دەکرێت هەموو ئەم گۆڕانکاریانە. لە ڕاستیدا کورد مەترسیشی لەسرە لە ڕۆژاوای کوردستان ئەگەری هێرشی دەرەکی زۆر هەیە لەلایەن تورکیا و لەلایەن ئەو گروپانەی کە سەر بە تورکیان لە سووریادا بوونی هەیە. بەڵام تاکو ئێستا ئەتوانم بڵێم کە باڵانسی هێز لە ناوچەکەدا بە شێوەیەکی گشتی دوای ڕوخانی بەشار ئەسەد لە قازانجی کورد زۆر بەباشی شکاوەتەوە و هەر ئەمە واشی کردووە کە یەکێک لە فاکتەرەکانی دانیشتنی دوێنێ هەر ئەو گۆڕینی باڵانسی هێزی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەسە ئێران پاشەکشەی پێکراوە، پرۆکسیەکانی لە ناوچوون یەکەی سیاسی کە سەر بە محوەری مقاومەتی ئێران بوون کەوتون، حەماس، حزبڵڵا، بەشار ئەسەد، حوسیەکان یەمەن تووشی لاوازی بوون. تورکیا پێشی پێگیراوە لەوەی کە بیەوێ هەر جۆرێک کە خۆی دەوێ هەنگاو بنێدیان ئەوەی کە بیەوێت هێرش بکاتە سەر ڕۆژاوای کوردستان. بەشار ئەسەد نەماوە بۆشایی هێز لە سووریا دروست بووە، هاوکات عێراقیش بووە بە بەشێک لەو گۆڕانکاریانەی کە لەسەر ئەو دەوڵەتانەی داگیرکەری کوردستان دروست بووە و ئەمەیە کە باڵانسی هێز بە بۆچوونی من تێکشکاوە بە قازانجی کورد لەم قۆناغەتە لە کورد ماوەدا تاکو ئێستا باش بووە، کورد پشتی دۆڕاوی بەرنەکەوتووە. بەڵام ئەمە بە واتای ئەوە نییە کە مەترسیەکان لەسەر کوردستان نەماوە، ئەگەری هەیە مەترسیانە زۆر زیاتر بێت. بۆیە پێویستی هەیە کە بگەڕێمەوە سەر پرسیارەکەی بەڕێستان. ئەوە یەکەم پێم وایە کە سەرکردایەتی کورد بیر لەوە دەکاتەوە کە ئەگەر مەترسیەک دروست بێ بۆ بەشێکی کوردستان تەنیا بۆ بەشە نیە، بەڵکو هەموو کوردستان دەگرێتەوە. گرنگیەکە لەوەدایە کە ئەبێ یەکێتێکی ناوخۆی ناوماڵی کورد دروست بێت بۆ ئەوەی کە ئەو مەترسیانە بکرێ بە دەرفەت.
زۆر باشە ئەم کۆبوونەوەی چ پەیامێکیدا بە وڵاتانی هەرێمی و نێودەوڵەتی؟ پێش کۆبوونەوەکە من چاودێری ڕاگەیاندنەکانی تورکیم دەکرد. یەکێک لە ڕاگەیاندنەکانی تورکیا وتارێکی بڵاو کردبوو نووسبووی کە لە 3 کیلومتری سنووری تورکیا بارزانانی مێزی دانوستان دادەنێت لەگەڵ مەزلوم عەبدیدا. پەیامی ئەو ڕستەیە زۆر گرنگە، ئەوەیە کە تورکیا نیگەرانە لەوەی کە دانوستانێک گفتوگۆیەکی زۆر گرنگ لە نێوان دوو بەشی کوردستانە بەڕێوە دەچێت و ئەتوانێت وەکو مەترسی بۆ خۆی بیبینێت. بێگومان وڵاتە هەرێمیانە وەکو ئێران وەکو تورکیا دڵخۆش نین بە بەرەو پێشچوونەکانی کورد و دەیانەوێت بە هەر شێوازێک کە هەیە پێشی پێ بگرن. بەڵام لێرەدا یەک بابەت هەیە، ئەویش کە وەکو پێشووتر باسم لێ کرد، ئێران ناتوانێت دەوریۆک و پێشووی خۆی بگێڕە لە ناوچەکەدا. پێشی پێگیراوە یەکە سیاسەکانی سەر بە ئێران کەوتون لە غەزە بۆ لوبنان، پاشە کشەی پێکراوە لە لوبنان بۆ سووریا، لە سووریا بۆ عێراق و لە عێراقیشەوە پاشە کشەی پێدەگرێت بۆ ناوخۆی ئێران. هاوکات تورکیش پێشی پێگیراوە وڵاتگەلێک وەکو فەڕەنسا، ئیسرائیل، ئەمریکا، ئەڵمانیا، بریتانیا کە نەهێڵن تورکیا ئەو پاوانخوازی خۆی هەیە بیباتە پێشەوە و ئەمانە کاریگەری هەیە کە ئەو دەوڵەتانە نەتوانن بەو شێوازەی کە خۆیان دەیانەوێت هەڵسوک کەوت بن لە بەرابەری دانیشتنێکی وەها گرنگ و مێژووی کووردا کە بێگومان دەستکەوتی باشی دەبێت و لە داهاتووشدا ئەگەری هەیە زیاتر بێت، بەرفراوانتر بێت، لایەنی زۆرتر بگرێتەوە ببێ بەهۆی ئەوەی کە یەکگرتوویەک لە ناوخۆی ماڵی کورد لە ڕۆژاوای کوردستانە دروست بێت و هیلایەنەکانی ڕۆژاوای کوردستان پێکەوە هاودەنگ لەسەر یەکویست داوای مافی کورد لە ڕۆژاوای کوردستان کرد. باشە کاک مەیسەم، ئەگەر سەرنج دابێ هەولێر بۆ تا ترافیکی سیاسی ینی وڵاتان، پێگەی هەولێر چی بەسەرا هاتووەوە دنیا ڕووی تێەکە؟ پرسیارێکی زۆر گرنگە، پرسیارێکی بەنرخە. هەولێر گرنگیەکەی لەوەدایە کە تاکە حکوومەتی فەرمی کووردە لە هەموو دنیادا. کورد ئەتوانێت کە کەڵگوەر بگرێت لە مەکانیزمێک کە لە باشووری کوردستان لە هەولێر بوونی هەیە لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە. وڵاتانی ڕۆژاوایی، مێشتی سیاسەتمەداری ڕۆژاوایی بەو شێوازەسە لەگەڵ یەکەی سیاسی فەرمیدا هەڵسو کەوت دەکات لەسەر ئەو پرسە گرنگە ئاسایشیانەکە لە ناوچەکەدا هەیە. هەولێر ئەو دەورە دەگێڕێت، ئەوە بابەتێکە کە پەیوەندی هەیە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە و کە بە فەرمی بوونی هەیە. بابەتێکی دیگە پرسی جیۆسیاسی باشووری کوردستانە، هەڵکەوتەی باشووری کوردستان بە جۆرێکە کە من باوەڕم وایە کە هەر گۆڕانکارێک لە هەر بەشێکی کوردستانە ڕوو بدات دەبێت لەگەڵ هەولێرە تاوتوێ بکرێت و گفتوگۆ بکرێت. یەک لەبەر فەرمیبوونی حکوومەتی هەرێمی کوردستان، دوو لەبەر ژیۆسیاسی کوردستان، و سێ ئەوەش کە بوونی پەیوەندی لە نێوان هەولێر و ئەو بەشەکانی دیکەی کوردستاندا کە هەیە پەیوەندیەکی زۆر بتەوە. ئەمە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر ئەوەی کە هەولێر بتوانێت کە ببێ بە پێگیەکی گرنگ نەکرد بۆ باشووری کوردستان، بۆ بەشەکانی دیکەی کوردستانیش. زۆر باشە. کۆتا پرسیارەکەم کاک مەیسەم، ئەگەر لە ڕابردوودا ینی کاتی داچاندن و کاری قورس و تێکۆشان بوو بێ بۆ کورد، بێدوانی ئێستا کاتی دروێنەکردن و هەڵقۆستنەوەیە، کورد ئەمە چۆن بقۆزێتەوە؟ ئەو پرسیارە 1 ملیۆن دۆلاری کەس لە ڕاستیدا من باوەڕم وایە کە کورد تاکو ئێستا پشکی دۆڕاوی بەرنەکەوتووە، سەرکەوتوو بووە، زۆر بە باشی جوڵاوەتەوە لە ڕۆژاوای کوردستانە، زۆر بە وردی خەریکن هەڵسو کەوت دەکەن، هاوکاری و هاوپەیمانیەکانیان لەگەڵ وڵاتانی ڕۆژاوایی و ئەم دانیشتنەی دوێنەی پیرمام زۆر گرنگە. یەک بابەت هەیە لە سەبارەت بە ئەوەی کە ئەگەر کورد بیهەوێت هەنگاوی قورس بنێت، ئەویش ئەوەیەکە ئەو باڵانسی هێزە کە لە کوردستانە بوونی هەیە، مەبەستم عێراق و سووریا نیە، ئەوانە دەوڵەتی ڕووخاون، دەوڵەتی داڕماون، مەبەستم ئێران و تورکیەست. ئەو دوو دەوڵەتە بە هیچ شێوەیەک ڕێگە نادەن کە کورد هەنگاوی زۆر گەورە هەڵبنێت. بۆیە ئەگەر کورد بیهەوێت هەنگاوێکی گەورە هەڵبنێت، دەستکەوتێکی زۆر بەهێزی دەست بکەوێت، دەبێت باڵانسی هێز لە نێوان ئێران و تورکیەشدا تێک بچێت لەسەر کوردستان، واتە یەکێک لەو یەکە سیاسیانە ئێران یان تورکیا تووشی داڕمان بێت کە داڕمانی ئەو دوو داگیرکەرەی کوردستان ڕاستەوخۆ هۆکار دەبێت بۆ ئەوەی کە کورد بتوانێت دەرفەتی هەبێت کە بیر لە بابەتی ئامانجی زۆر گەورەتریش بکاتەوە، ئەوەی کە
وەزیری دەرەوەی رووسیا چەند ڕۆژ پێش ئاماژەی پێکرد بوو کە ئێران و تورکیا ڕێگە نادەن دەوڵەت بۆ کورد دروست بکرێ ڕێگە چارەشی ئەوەیە کە ئەو دوو یەکە سیاسیە بەڵانسی هێز لە ناویانە لە سەر خاکی کوردستان تێک بشێت ئەو کاتە کوردستان ئەتوانێت پێم وایە کە کەسی وای تێدایە کە بیر لەوە بکاتەوە کە چۆن ئەو دەرفەتە کە تێتە پێشەوە کەڵکی لێوەرگێ وەکو ئەوەی کە ئێستا هاتوۆتە پێشەوە وەکو ئەو کۆبوونەوەی دوێنێکە کۆبوونەوەیەکی مێژووی بوو. بەڕێز مەیسەم مرادی شارەزای پەیوەندیان نێودوڵەتیەکان لە کۆپنهاگنەوە لەگەڵ مابووی سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان. بەڕێز مەیسەم بەخێر بێت.